سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی مایکە سوورەکە دڵنیا بووم کە هەمووتان زۆر بە تامەزرۆیی و چاڕوانی بەرنامەی مایکە سوورەکە بوون گەڕامەوە بە کۆمەڵێک پرسیار و خەڵاتی زۆر تایبەت کە سپۆنسەرە بە ڕێزەکانمان دابینیان کردووە دەچم دەپرسم بزانم کێ دەتوانێت ببێتە خاوەن خەڵاتی بەرنامەی مایکە سوورەکە لەگەڵ من با بڕۆین. سڵاو لێبێ سڵاو لە تۆش بەخێر گەورم سلامەکەم برای گەوری نای بەڕێز سلامت ڕزگار کاک ڕزگار سلامت ئەمە دوکانی خۆتانە کاک ڕزگار وەڵای ئەمە کارمەندی لە شتاستاق بێن بەبەستم لێرە کار دەکەم بەڵێ الحەمدولێ زۆر چاکە بێمە ناوە کاک ڕزگار فەرموو ئەوە چیەکەن لێرە مەعمەل و شتان داناوە ئێرە VVO لە کارگەیە لە سلێمانی 7 ساڵ ئەو کارگەی هەیە بەڵێ بەس ئەو لە قەمانلقی فرۆشتنە وەکو فرۆشتن ینی 3 مانگە لێرە کرایتەوە لە هەولێرێ باشە ئەو جیازە چی دروست وەڵاو ڕاشێ لێ ڕاشی خۆتان دروستەکەن زۆر چاکە خواستی زۆرە لەس وەڵا الحەمدولله ڕاشی زۆر داوایەکەن بەخۆی ئەو کارگە 7 ساڵە لە سلێمانی هەیە سێلقی لێوەیە زۆر چاکە لەسەر داوای هاوڵاتیان لێرە ئەو کارگە لە قەچ فرۆشتنی لێرە کردەوە ئەمە دەتوانین ئێستا زیاتر لە 45 نەوە عەزەیتی سروشتیمان هەیە دەستان خۆش بەڵام ئەمە ناتوانین هەموو لێرە لە پێشچاوی میوانەکان و مشتری دروست بکەین ئەوانش بەعزەکی لێرە دەتوانین ئێستا مەسەلەن تاعینەکەی ئەمە دەتوانین لێرە مەکانێکی کەمی گرتیە دەتوانین لێرە زەیتی ڕاشکە لێرە دروست دەکەین ڕۆژانە ئەو چەرەزانەمانەیە هاردراومان هەیە لێرە لێرە شەوانە جێیەکی کەمی دیگرتیە دەتوانین لێرە پێشکەش بکەین بەڵام بەگشتی ئەمە ناتوانین یعنی ئێستا مەسەلەن زەیتی زەیتونە لە کارگە بەچەند مەرحەلەیەک دروستەکەی ئەوانە زۆر چاکە لە شتان ساخت شتێک خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنەوەی دابێ وەڵای ئەمە بیدایەتە بەڵێ یعنی تا ئێستا شتێکیوان نەبووینە بەس بەڵێ وەکو پێم گوتی کارگەی لەقی فرۆشتنە ئێرانی بیدایەت لەگەڵ مشتریەکان وەڵای باشە باش الحمدلله خەرج لێ ماڕ وەڵای مە سیستەمی کاشێریە وەڵڵا خاتروشت نییە بەخوای خاتروش نییە بەس ئەمە شتێکی دیمانەیە بەس لە زیاد خاترگرتنی ئەمە دەتانین احتیاتی ئەمجار دەرێنە میێوانەکان بەڵێ سیستەمە ئیمە تا 250 داشکان نییە بەڵام دەتوانین ئەوە تێستەیە بەلاشە وەکو چەرەساتی ئەسفەهان بێشەچی بە دڵی خۆتەکەی ئەتوانی هەرچیەکە حەز دێبوو تامیکەی تاقیکەی میوانمانە بۆ دەرێ من لۆن منە فستەکە تامەکەم دی ئەمە دەرێ ڕاوستێن نۆتێلا چ دەدەینێ قەزوانەکە دەدەینی پێدادێن زۆر ئەوە یعنی ئێستا ئەکەن بەچی ئەدی بۆمان دروست کە با ببینین جەماعەت با ببینیم زین چیمان بۆ دروستەکە ئەمە دەبێتە چی؟ ئەوە دەبێتە زبدە کەرێ پێ دەبێت سلێمانی کەرێ با تامیکەین آخر تام ئەگەر نەکڕی ئەمە وشمان هەیە وەڵا مشتری دەکڕن بەس ئەگەر نەکڕن دەرێن ئەرتامی هەزار نارمان دەبێت مشکیلە نیە 5,000 مایکەسوورەکە دڵی باشە خوشی گەورەی منی سەلامەت بخۆشحاڵی نۆتێلاج فرێش دەدەمێ بەبێ زەیت بەبێ شەکری سپی ئەمە کاکاو بندق بەکاردێنین لێرە زۆر یعنی خەرج زۆر لێ ڕازیە ئەوە وەکو کەرێ بەیانیان بەکارێنن احتیاتی هەموو یعنی دەتان لە زیاد جەمی بخۆی هەشە مەسەلەن شان ئایسان ئەمە کوردەواری خۆمان شا برسی دەبین عادەتەن زۆر خۆرین کەس جێ لێ نەبی گلەیمان لێ بکە زستانی شەوەکانی درێژە ئیمە چ دەکەن مەسەلەن ئەوە دەتانی شەوان برسید بی دوو کەوتشی لێ بخۆی ڕاستە باشە نۆتەلاج زۆر خۆش باشە دەی بابتە ڕێکلامەش باشە لە خزمەتان قەی ناکەی ئمە پێمان خۆشە گەنجەکانمان کاری خۆیاندا بمەزرێنن کارگەی خۆیانیان هەبێ وڵاتەکەمان بەرەو پێشەوە بەرێن ئەمانە جێگەی شانازین بۆ ئێمە من ئێمە بەرهەمەکانمان ئافۆن قسەی توش دەبڕن بەرهەمەکانمان هەر هەمووی سروشتیە یعنی وچ پێم گوتی ئەو زەیتانە 100% سروشتینە ئێستا ئایتمان هەندێکمانێ لە ئازاری مەفاسڵ جمگەکان غازات و قۆڵۆنمان هەیە زەیتی بۆن خۆشکەرمانی ڕیشوان وەکو عیلاج ئەمە نافرۆشین چکە ناتوانین وەکو عیلاج بەڵام وەکو زەیتی تەبیعی دەدەین بە هاوڵاتیان دەدەین بە میوانەکان استفادەی هەیە و سوودی لێ دەبینن دەستان خۆش سەرکەوتوو بنی وەڵاو زۆر بەتان بوو ئەویان دووبارەی دەکەینەوە دەفتە 3,000 ئەو کات قەینا مشکلی لێ پارەکە دەینێ خوێنێمە بەس ئەگە مەجاالەکەم دەی بۆنەی خۆشت بدەمێ زەیت باشە بەس عفو سەتڵی خۆڵ لەکوێ ئەوە دابنێم لێرەدانی لە دەرێ ئێستامان ئەوە دەکەێتەوە ئەوان زەیتی گوڵە ئەمە زەیتی گوڵە زەیتی گوڵە بۆ ئەم پێشکەشکارە گوڵە
سەلامەتی خوشی گەورەت منی برای گەورەی منی سەلامەت بی سپاس دەست دەکەم پشتی دەستەکە ئەوە لە چێ ڕادەست پێ بکەم وەسپەکەی ئەمە لۆ خواردن بۆستە دەبی. بۆستە تەواو ئەو لە زمانی وەسفا باشە ناخە لۆ خواردن دەبی ئەوزە پێدا دێم بۆ خواردنە بێمە ئاخر ئەمن ئەهەبزانە کە وەمزای بۆ گوتن جمگەیە ئەنە کە گوتن لۆ خواردن لە هەم شتێکی دەبیت ئەها ئێستا ئەوەمانەیە زەیتی گوڵە 100% سروشتیە بەلێ لە بۆ خواردن لۆ ناو چای خەرک دەبا مەسەلەن میوانەکانمان دەبن بەلێ 2 دڵۆب 3 دڵۆب لە کترێکی چای دەکەن بەلێ. بۆنی خۆش دەبی لۆ ناو شیرنەمەنیەکان زۆر ئەوە دەکەن بەلێ بەکاردێنن حەلەبی و کاستەر و بەلێ لە بۆ شتی دیش ئیزافێن لۆ دەم و چاو لۆ پرچی لۆ کامل جسمیش دەبی هەم بۆن خۆش کەرەوەی و نەرم کەرەوە بەڵێ مەبەستەوەی لە ڕێگەی خواردنەوە تۆ ئەڵی بۆ جمگە باشە نانا ئەوە نەرم ئەتوانین کەرەوە بێ لە جسمت ئاحتیادی ئاها، لۆ زۆر دم و باش. چاو لە بۆ پرچ ئێستا کیمیایی بە نم دەگۆ لە بۆ دم چاو یان لە بۆ خواردنی دەبیتن بەس بەڵێ. ئەو هەمووی سروشتی یعنی زەیدەکانمان 100% تەبیعی سروشتینەوە زۆر چاکە سەرکەوتو بنی شڵە سەلامەتی. ماشەڵڵا خوشکی ڕێکلاوێکی گەورەی من. بەعشە کرد بە خۆتان وڵی ئەمە کارمەندم لێرە دەی لە شە ساڵ ینی ئەمە مالی من نییە بەس ئینسان ینی شتەکە کو ئەمە ئەوها وای ڕاستەکە دەست خۆش بە سەرکەوتی بێ ڕاستە تۆ سەلامەتی خوشی کارمەندی گەورەی بەڵام منی ئەبێ ساحبی شەکەش بزانێت کە تۆ کارمەندێکی دڵسۆزی بۆیە بۆ سەلامەتی خوشی گەورەی منی وڵی بەرهەمەکانەکەی پێت خۆشە بناسرێت ئەکی تۆ کارمەندێکی زۆر زۆر لێ سەلامەتی هاکەوتی خوشی دەستە گەورەی خۆش منی بێ سەلامەت بی لە ش ساڵ سەر بێ خۆش پرسیارێکی بێ. لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاڵ خەڵات لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی باش وڵی ئەگەر باشە الحەمدلله باشە جلی کوردیم لە بەرایە بەڵێ پرسیاری ساڵی کوردیشە لە یەکەم باشە. ڕۆژ و مانگی کوردی باشە وڵا ڕۆژ مانگەک تەوا باشە زۆر باش یەکەم مانگی ساڵی کوردی ناوی چییە نەورۆزە نەورۆزە بەڵێ. ئەی ئافرین ئەگەز دەکار دوازە لە بۆ دەلێم نانا تەواو دەستە خۆش بێ بەڵێ سەرکەوت ئێستاش ئەمە لەناو بەفرانبارین بەڵێ تەواوە دەستە خۆش بێ بەڵێ. ئەمە مادەم تۆ خۆ دوکانی چەرە سوز بدە و خواردن و شتانە دێ ئەمەش خەڵاتی چەرەساتی ئاخر ئەسپەهانە پارەمان نییە نانا دەباش ئەمیش پارێوانەتان لێناستین دەستە خۆش بێ زۆر سپاس دەکەم ئەوە خەڵاتی بەڵێ. چەرەساتی خۆشحاڵ ئەسپەهانە بۆ بەڕێزت سەلامەت. هیوادارم بەدڵت بێ خۆشحاڵ. سەردانیان بکەن ئەوانیش دوکانی سەلامەت. چەرەسیان هەیە لە دووسایدی بەختیاری شتەکانیان زۆر زۆر تازە و بەڵێ، فرێشە بەختیاری زۆر بەتامە خۆمان. بەڵێ هەولێریان. بەڵێ هەولێر بەڵێ. پاک و خاوێنن خۆشحاڵ. ئێوەش سەردانیان بکەن ئیشەڵا سەلامەت. سوودیە بێ بۆتان ئیشەڵا. زۆر سەلامەت. سپاس خوشی گەورەی منی. کاتێکی خۆشحاڵ خۆش خوا لەگەڵ زۆر سەرچاو. سپاس خوشی گەورەی دەستە منی. خۆش بێ خێر زۆر بێ. سپاس سەرچاو منی. ئەو کاکەیە چاو. یەک دنیاشتی خۆشی یا پێم تامم کرد دەستی خۆش بێ خوارسکان با ئیشەڵا دەچین دەپرسیم زانکی تر دەتوانێت وەڵامی پرسیارەکانی بەرنامەی مایکە سوورەکە بزانێت لەگەڵمان بن با بڕێ سلااو لێبێ سلااو لە گۆش باشی کاکەگە بەڕێزی زۆر سپاس سپاسەکەم نای بەڕێزێ هۆشنگ کاک هۆشنگ بڵێ ئەو ناوە خۆشە بڵێ یعنی چی هۆشنگ ناوەکەەوە بزانام ئیرانیە ئێرانیە برادرەی باوکەم وەخت خۆی ئیرانی ئەو ناوی لە مناوە پێشنیاری بۆ باوکە کردووە کە ناوی تۆ بنی هۆشنگ ڕاست دەی باشە تەمەند درێژبی سپاس شڵا لە مەمنون، ش ساڵ بێ بەڕێزی. بازار چۆنە وەڵا زۆر خراپە زۆر خراپە ئەرێ وەڵا. باشە بۆ خۆ تۆ دوکانەکە و شتی بیبیە یعنی هیچتی مناڵە خۆی شتی بێبیە بەس ڕاستە بەڵام ڕەتی معاش ڕاست پێم بگە معاشکبی بازار دەبی بەزەگە وایە؟ معاژ نەبی بازایش نبی بازار کزە تەوان دەی شڵا بازار زۆر زۆر باشە بێ ئیشاڵڵا هەموو شتێک زۆر باشە بێ ئیشاڵڵا ئیشەڵڵا سپاس لەگەڵ مشتریەکانە هیچ عیبمان معاملە و شتە چۆنە باشە معاملە زۆر باشین وەڵڵا خاتریان نەگری تەوان هەشتێک بە جوێرەی خۆی زۆر ڕەخەیتە سەر شتەکانە ناوەڵا ئەوڕۆ زانین و هەموو هەموو بابەتێک زۆر بووە بازار زۆر بوو ناتانێت و سعرە چیوە محدد دادنی قازانشی زۆر کەم ینی ڕاستە ئەوایە زۆر چاکە لە ش ساغ بێ سپاس بەسەراتێکی خۆشمان بۆ باز ناکەی لە دوکانە بەسرت هاتەبێ شتێکی خۆش یادگاریە بەخوای بەسەر هاتێک ڕۆژێک ئافرەتە کاتێرە بە تەمەم بوو بەڵێ تقریبا عمری 6 ساڵ دەبوو بەڵێ حەفازە چی دەویست حەفازەکە بە 5,000 بوو بەڵێ قازانجەکەشی تقریبا ڕبعک بوو 250 نای تەبع بوو بەڵێ ئەمیش حەفازەکەمدا و لە علاگەم کردو گوتم ئەو حەفازەکە گوتی ئەی دیارەکەم نادەی لەگەلی ئەمیش گوتمە خۆی ڕبعچ قازانجە دوای اختیاریشتە چ کرد تقریبا بە 120 دلاری بوو گوتی ئەوەشم لەگەڵ بدێ ڕبعشم لێ قازانج کردی خۆیەک بەسەراتەکان بوو دەستە خۆش بێ بەڕێزی زۆر زۆر سپاس بۆ بەسەراتەکە بەڕێزی زۆر سپاس. ئێمە بەرنامەی مایکە سوورەکەین پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە پرسیارەکەمان ئەوەیە شعری ئەی ڕەقیب بەڵێ هی کامە شاعیرە
كم شاعري كورد شعري أي رقبي والله ئەوەی نازانم ڕۆژانەش جێمان لێ دەبی بەڵێ ئەی چۆن سرودێکی نیشتیمانی ئەی ڕقیب ینی تەرکیزی وەم نەکردی ڕاستی بزەبت کام شاعیرە بەڵێ ئەرێ وڵە ناوەڵە نزانم ناوێکمان پێ بڵێ هاوکاری تەکەم ئەگەرەوە نەبوو پێ دەڵم بیگۆڕە ناوێکترمان پێ بڵێ قورعان زۆربەی ڕاستی زۆربەی شاعیرەکان ناناسم ڕاستی گۆرانی بێژە ئەوانە بەس شاعیرەکان زۆربەی ناوە لە حەزە دەنگی کێ گۆرانی بێژەکان لە کوردی یانیش لە کوردی کەمال محەممەدم زۆر حەز سلامان هەیە بوو ئەو دانا عەبدولجەبار ئەوانە خۆشە سلامیان لێبێ ئەرێوەڵە ینی شاعیرەکان کەسیان نا بەخوای ئەوەی بەس بولێ شاعر پیرەمێرد و ئەوانم جێلێ بووە ینی شێک و بێ کەس ئەوانم جێلێ بووە زیاتر بێ کەسیش نییە بەخت دەزانەوە نییە چکە و قەدیمترەوە ڕقیب ئەی ڕقی بکە زۆر باشە دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداری بەداخەوە وەڵامەکەت نەزانی و ئەوانشی کە پێت وتم ئەوە نەبوون سپاس بۆ بەشداری کاتێکی خۆش و خوال لەگەڵ زۆر سپاس دەکەم زۆر سپاس سڵاو لێبێ باشی برام سلامەت و خوشی من سلامەت ناوی بەڕێزێ سەنگەر کاک سەنگەر بەچیەوە سەرقاڵی کاک سەنگەر وەڵا لێرە من چ کاشێرەچیمە لێرە لەسەر دەخیلیمە دەی لە شستاق بێ ینی خۆ لەسەر قاسەکەی بەێ ئاسانە مامەڵەکردن بە پارەوە یان مەسوولیاتێکی قورس مەسوولاتێکی گەورەیە دەبی زەمیر قوبرکە لەگەڵ مشتری شتوانە دەبی مشتری لێ دەکەن دەبی بە خێراتنیکەی سوبەچی باش ڕێز لێبگری خواردنێک ساچی دێ کابرا دێتۆکە نسبن دێتۆکن دەرە خواردنەچ باش خواردنەکە مهمە ئەو نەش ڕێزگرتنەکە مهمە مشتریەکە ڕێزمەت زیاتر بی وایە دەستان خۆش بێ سلامەت ڕووداوی خۆشم بۆ باسکە لە کاتی ئیشکردنا ڕوویدا بێت چی هەیە قورعان ئەم دووبارەی خوش وەڵا ئەم دووبارە قەت هەبووە پارەیەکی زۆرە بەنێ و بۆیان بگەڕێنیتەوانە بڵێ وەڵا حسابەکە کەمترە کابرا لێرە نانی خواردێ بە زیاترەوە پارەی واصل کە دەگوتموندا حقیقەتەوە دەکەمترە زیاتری بە جێشتێ لە ساخ بێ سەرکەوتوو بن ئینشەڵڵا سلامەت بی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وڵی باش نیمە بۆ ئەگەر ئاسان کاریت بۆ بکەم چ بەسوارکە پرسیارەکەمان ئەوەیە دڵی مرۆڤ لە چەند ژوور پێک دێ وڵازار کونی دێ دڵ کون بن ئازار ئەرێ وڵا نه اختیار تێمە هەڵبژاردن تێمە پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات باشە ئیشەڵڵا 4 ژوور 6 ژوور 8 ژوور 4 ژوور تۆڵی 4 ژوور بەڵێ خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبن بۆ کاکە فەرموو ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزت هیوادارم بەدڵت بێ زۆر خۆشحاڵ بووین باشی باش خاتون نای بەڕێزێ ئەحمەد کاک ئەحمەد ماشەڵڵا کاک ئەحمەد گەنجێکی ڕێک و پێک بەچێوە سەرقاڵی کاک ئەحمەد وڵای کاسبی دەکەین دەی لە شتان ساق بێ خوا ڕزقتان با ئینشەڵڵا ڕۆژانە هەر ئی بۆ دوکان هەموو ڕۆژە لە بەیانێ تا ئێوارە هیچ ناخوێنین تەلەبەنی تەواومان کردیا دەی لە شت ساق بە کوێ تاوا کردووە پولێ سلات کارژێری کار کارگێڕی کارە تاوا کردووە هەوڵە نەیەوە لە بەشەکەی خۆت ئیش بکەیت بەخوای ئێرە لەمە باشترە بەڵێ داهاتەکەی کەمە ئەو ماگانە داهاتە چکەمی هەیە لە کەرتی تایبە زیاتر داهاتەکەی کەمە ینی ئیشی حڕ زیاتر داهاتی لە بۆمە قازانجی باشترە دەی لە شتان ساق بێ و سەرکەوتوو بن ئینشەڵڵا شتێکی خۆشم بۆ باس کە لە کاتی کارکردن ڕوویدا بێ لە کاتی کارکردن بەڵێ بەسەر هاتێکی خۆشم بۆ باس بکە بزانی چی ڕوویداوە وڵی ئێستا هیچ ناتە خەیاڵ وەڵا لەگەڵ مشتریەکانە ئێوانتان چۆنە باشن معاملەتان خۆشە محملەمان باشە الحەمدوللا پرسیارێکت لێ یەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە وشەی کاڤۆک لە زمانی بادینی بە مانای چی دێ کاڤۆک بەڵێ ئاها گۆرانێکە شێڵە کاڤۆکەمە لێ بیستیتەوە گۆرانیە نەمبیستووە وەڵا گۆرانیت نەبیستووە کاڤۆک یعنی چی لە زمانی بادینیە وای ناسان دەشتێ برێ بەشکم ئەوە بێ چناتە خەیاڵ کاڤۆک لە زمانی بادینی بەواتای چی دێت
ئاسانکاریت بۆکەم بەڵێ. هەڵبژاردن ئێمە باشە بەڵێ کۆتر بزن هەشتر کۆتر تۆ دەڵێ کۆتر بەڵێ دەست خۆش سلام. وەڵامەکە ڕاستە ئەی بۆڵێ گۆرانیەکەم نەبیستووە کا بگەانی کۆتر دەستان خۆش سەر خۆش بفەرموو ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزت دەست خۆش دوکانیان لە بێ، دووسایدی قەڵتان بەختیاریە بەڵێ. باتنەکانیان بابەتەکانیان هەمووی زۆر نوێ و تازەیە فرێشە ئێوەش سەردانیان بکەن ئینشاءالله، تامی بکە ئینشاءالله. بزانە چەند تازە و فرێش و ئینشاءالله، دەستان بەلەزەتە خۆش، ئیشەڵا دەستان سوودی لێبێنن زۆر خۆشحاڵ بووم سلامە دیاخوا هیچمان بۆ باز ناکەی وڵی هیچوان لە مناتە مێشکم بە والله. ئەرێ وڵە قەت هەبووە مشتری شتەکەی برت بێت و دوای بێنێت بڵە وڵا بەدڵم نییە خۆت تووشی و ئاڵتان دەبین بە زەماندێک بە سەبرین والله زۆر ئەی دوایە صاحب دوکانە بێ بە سەبر بێ جێەکەمان دیارە بەرامبەر کابیاسی نینە بەڵێ. ئەنی مشتری قەدیممانەیە وایە ڕکلامیش بۆ خۆیان نەکە ماشەڵڵا زۆر زانە بەرامبەر کە یاسینینە دەی لە ساغ بێ زۆر خۆشحاڵ بووین کاتێکی خۆشحال لەگەڵ زۆر سپاس زۆر سپاس دەکەم ئەو دوکانە جوانە ماشەڵڵا ناو چییە؟ محمد کاک محەممەد بەڕێزی سپاس دەکەم ڕۆژانە بەم دوکانەوە خەریکی ئەرێ وڵە بینە چۆنە لەگەڵ مشتریەکان بە قورآن ئیشمان لەگە ژنانە تێکەڵین والله ئەرێ لە چی بکەین معاملەتان خۆشە؟ بەخوارێ وڵە دەبی خۆش بگە ناخۆش بیەوە جاژن دڵیشی ناسکە یەک جارکە عاجز بوون ئەرێ وڵە نایەتەوە نایەت دەبی لە خۆت ڕازیکەی ئافرین دەستە خۆش بێ بەڕێزی. شتێکی خۆشم بۆ باسکە لە کاتی کارکردن ڕوویدا بێ بە ئەم قورآن کاتێ بیرتەکەتە پێی پێەکەنی شتی خۆش وا هەیە لە ژیانی هەمومانە شتی خۆشێ بەس مەسەلەن کویانی یعنی ڕووداوێکی خۆش ڕوویا بێ قەت بیرت چۆ شت لێ بکردن و یعنی پاریان لێ وەرنەگریانە و تا شتەکەیان بۆدانێ شتیانم کڕێەوە بەجیان نێشتووە والله ئەرێ وڵە بەس تۆ هەڵەگرتووە لە لای ئەم هەڵم گرتەوە تازە عینە شتە کلااوچیان بردوو بەڵێ. بەجیان نشت و تا ساعتیان بردیانەوە زۆر چاگەڵا کڵاوەکانە زۆر جوانە دایمش تاقیەکەمەوانێ ئینشاءالله، باشە بەڕێزی. ئەوە چۆنە خۆتان دروستیەکەن لە وڵە ماڵەوە ئافرەت یان بۆمان دروستەکە بۆتان دروستەکە بەڵێ، بەڵێ. ئێوە بۆیان نەفرۆشن یان لیان ئەمە لیان دەکردنەوە دەفرۆش زۆر چاکە لە شتان ساغ بێ سەر سپاس، کەوتوبە بەڕێزم. لەگەڵ پرسیار وەڵاما چۆنی بە قورآن خراپ خراپی ئەرێ. ئەگەر ئاسانکاریت بۆ بکەم ئێکا دەبزانین باشە لە سەردەمی ئاشووریەکان ئێ بە هەولێر گوتراوە چی؟ لە سەردەمی ئاشووریەکان سەردەمی بە هەولێر گوتراوەسی بەڵێ ناوی هەولێر چی بووە؟ نازانم نازانی ناوەڵڵا. شتێک بڵێ؟ ئەخر ناوەڵڵا نازانم نازانی نابخوای. ئەگەر ئاسانکاریت بۆ بکەم چۆنیانی اختیارە بەمێ هەڵبژاردنە بەمێ ئەربائیلۆ ئەربیل ئەردەبیل ئەردەبین تۆ دەڵێ ئەردەبیل ئا تەکیدی ئەربیل 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 تەکیدی تاکیدم نای گۆڕی نا کوێ تا نایگەڕم. بەداخەوە هەڵێ وەڵامەکە سپاس بۆ بەشداری بەڕێزی، زۆر سەرچاو، خۆشحاڵ زۆر بووین سپاس، سپاس بەڕێزی، زۆر سپاس، دەکەم بەڕێزی. کاتێکی خۆشحال لەگەڵ زۆر سەرچاو، سپاس سەرچاو. ئەو کاکەیە وەڵامەکەی نەزانی دەچین دەپرسیم زانکی تر دەتوانێت وەڵامەکەمان پێ بڵێت و ببێتە خاوەن خەڵات لەگەڵمان بێت سلااو لێبێ سلااو لە توش باشی خۆش سەلامەت باش نای بەڕێزە شاین شاهین بەڵێ باشە ئەو ناوەخۆشەکەی لێنای کاک وەڵا باوکم باوکە تەمەند درێژبی ئیشەڵا بەچێ سەرقاڵی ڕۆژانە وەڵا ئیش و کار و بازارێ دێ لە شە ساق بێ خۆش سەلامەت هانی هەموو ڕۆژەی بۆ بازار بەڵێ ناخۆش نییە هەموو ڕۆژێ بێ بۆ ناوە بازار کاسی خۆمانە دێ لە شە ساق بێ دوکانی چیتانەیە وەڵا چایخانەمایە چایخانە بەڵێ ئەڵێن چایخانە جیاوازە بۆچی وەڵا چایەکەمان چی لەگەڵ پێکەنێەوە بە قورعان لێنانەکەی فەرقیەیە لێنانەکەی فەرقی هەیە چۆن لێ ئەنێن پێمان بڵێن بە سڕێنیە نەگەدانەکە ناوەڵا ئەوە بکەلک نایەتن بڵێ بازارمان نامێنێ ئەرێ وەڵا خاستن چایخانەکەیمە فەرقی لەگەم چایخانی عالەمی والله ئەرێ وەڵا بۆچی چایخانی مام خەلیلیمە مام خەلیل ئەخر بۆچی فەرقی هەیە لەبەر ناوەکەی کە هی مام خەلیل یان چی بەڵێ لەبەر ناوەکەی ئەوە یەک بەڵێ. لەبەر مێژوەکەی مێژوەکەی گەڕێتەوە بە ساڵی چەند
1952 بزانم 52 وا بزانی بەڵێ کێ دایناوە باپیرە نەمام خەلێر داینەوە باپیرمان نیە ماڵی شاگردن بەس حسابکەی خۆمانە زۆر چاکە باشە سەرکەوتوبی ئینشەڵا لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وەڵا باشن حەمدولە باش ئێستا پرسیارێک لێکم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن بەڵێ باشە پرسیارەکەمان ئەوەیە ناوی هەولێر لە سەردەمی ئاشووریەکاندا چ ناوێک بووە وەڵی سیارەکەم لەبیر بووە بزانم ئیلا پرسیارەکەت لەبیر بوو وەڵامەکەمان پێ بڵێ وەڵامەکە عفو وەڵامەکەمان لەبیر بەس وەڵی وەڵامەکەم لەبیر نماوە بە قوڕع ئیلا لەبیرن نەماوە ناوە قوڕع ئیلا ئەگەر من ئاسانکاریت بۆ بکەم پێم خۆش بێ ببیتە خاوەن خەڵات ئەیزانی ئەو کاتە بەڵێ باشە هەڵبژاردن تێمێ بەڵێ ئەربا ئیلۆ ئەربیل ئەربا ئیلۆ بەڵێ تەواوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرموو ئەوە خەڵاتی چەرەساتی ئەسفەهانە بۆ بەڕێزت هیوادارم بەدڵتان بێ شتێک خۆشمان بۆ باسکە لە چایخانەکە چی خۆش ڕووی داوە چاتان نەڕشتۆ بە کەسە تا ئێستا بە قورعان شتێکی خۆش تستان و باسکەم ڕۆژە چی مشتریەک مالواتە چایخانەی هات گوتی چایەک مالۆ بینە گوتمان باشە چایەکە مالۆدانە گوتی چایەکە خەفیفە گوتی تامیشی ناخۆشە گوتی چایەکەم لۆ گۆڕە گوتم زۆر چاکە وەڵام من چوم چایەکەم لە پێش هەرگرت هەرچوومە ژۆرێ و هاتمەوە چایەکەم هەنی ئەو چایە دەستکاریم نەکرد دامنەوە جێ خۆی وەڵا فڕەشی لێدا گوتاوە چایەکە مەزبووتە گوتی مەزبووتە یعنی مشکلەی نەبوو چایەکە مشکلەکە لەو خۆی بوو دەی باشە لە شتان ساغ بێ سەرکەوتوو بن هینە چاتان نەڕشتۆ بە کەسا تا ئێستا کاتی دانانە تووڕە نەبوون بە هەندێک تووڕە دەبی کابرا سوودێنی قابلە پێ بکەنێ باشە کوردی خۆماڵوەندی باشە بە داوای لێ بنش سار دەبێتەوە دەی باشە وایەتر کە تۆ داوای لێبوردنەکەی عنی هیچی دیان نامێنێ دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خوال لەکەم سپاس دەکەم هاتمە لای ئەم گوڵە جوانانە قسەم بۆ بکەن سڵاوتان لێبێ چۆنن باشین ناو چییە؟ یاران یاراخان تۆ؟ ئاسام ئاسا ئەوار ئەوار؟ بڵێ ئەی تۆ؟ لیسا لیسا ماشەڵا لیسا خانەڵی بووکە شوشەیە چۆنە هاتون بۆ بازاراتون شت بکڕن؟ ئەرێ وەڵا حەسان لە چێ بیکڕن زیاتر؟ وڵی یاری شتیوە یاری ئەی تۆ؟ ئەمنی شوکوی وای جلو بەرگ و ئەوان جلوبەرێک ئەی تۆ گوڵەکەم؟ من زیاتر حەزم لێ بێم بە بازار نعنی جلی شتیوە بکەم جل بکڕی ئەی تۆ گوڵە حەزم یاری ئەی تۆ خۆت یاری دەڵێ بووکە شوشەکان یاری چێکڕی؟ یاری هەر شتی ماڵە باجێنە ماڵە باجێنەی پێڵێن ئەوەی بە قاپ و کەوچکەکان یاریەکەن و خواردن دروستەکەن و قاپ و قاجاخی پێڵێن یان چی پێڵێن ماڵە باجێنە؟ قاپ و قاجاخ باشە دەی سەرکەوتوو بن ئینشەڵا لە خوێندن زیرەکەن؟ بەڵێ هەمووتان باشە ئافرین تا ئێستا پلەی یەکەمتان بەدەست هێناوە؟ تۆ یەکەم تۆش ئەی تۆ؟ من سێم تۆ سێم ئافرین سێمیش بۆ خراپە سێمیش وەکو یەکەم وایە بەس کەمێک سایی کەمتر کردووە وایە کەمێ چی دەکرد؟ سێری ئایپاد دەکرد؟ سی تەلەڤیزۆن نەکرد وەڵڵا دەی نەسیحەتت چیە بۆ ئەو تەلەبانەی کە لە کاتی ئیمتیحانە سێری تەلەڤیزۆنەکە بڵێ نابێ سیرکەنە بە سایی بکەن سعی بکەن ئەفرین وە قوربانەڵی بووکە شوشەی دواتر ساقیتە بنداجێ نابێت ئافرین وەڵا وایە لە دەرسەکە وەڵا وایە ئەبێ یەکەم بێنن یەکەم هەر دەرچوونەکە شەرت نییە وانە ئەبێ دەرەجەکان بەرز بێ وایە بۆچی پێکەنی بەچی پێکەنی ئەی تەمەندرێژ بنخوا لە دایک و باوکی خۆتانتان نەسێنێ ئینشەڵا پرسیارێکتان لێ یەکەم هەر یەکەتان و وەڵامێکم بنەوە بەڵام کە تۆ وەڵامەکەت زانی نابێ بۆ بڵێ لە هەر چوارتانی وەرەگرم دوای پێتانەڵە میکامتان ڕاستە باشە ئاڵای کوردستان لە چەند ڕەنگ پێک هاتووە یەکەم جار تۆ جوابم بەرەوە چەند ڕەنگ؟ بەڵێ چوار تۆ دەڵێ چوار بەڵێ ئەمن دەڵێم زەرد کە چوار دەڵێم باسی بەگەگە چیش بێرێ چار تۆ دەڵێ چوار منش دەڵێم چار تۆش دەڵێ چوار منش دەڵێم چوار کورە بە قوربانت بە ئەو نەزبانی
دەستان خۆش بێ وەڵامەکەتان ڕاستە خەڵاتم پێبەن بۆ گوڵە جوانانە فەرمونون ئەوە خەڵاتی ئەلیسفۆنە بۆ ئێوە باشە گۆرانێکی خۆشم بۆڵێن گەرانی وەکو چی گۆرانیە زان لەسەر ئاڵای کوردستان من پرسیاری ئاڵای کوردستانم لێکردن ئێوەش لەسەر ئاڵای کوردستان گۆرانیەک شعرێکم پێشکەشکەن ئەجە من ئەو دەڵێ باشە نابێت تۆش بڵێ تۆڵی بووکە شوشەی من حەزەکەم تۆ قسەم بۆ بکەی دەی دەی فەرمۆن دەی ئافرین پێم خۆشە ویش سرودێکی نیشتیمانیە ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زەمان دایشکێنە دانەری تۆپی زەمان نایشکێنە دانەری تۆپی زەمان کەس نەڵێ کورد مردووە کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان زیندووە قەت نانەوێ ئاڵاکەمان ئێمە ڕۆڵەی ڕەنگی سوور و شۆڕشی دەمیێنێ ناویە ئاڵاکەمان سیرکەن خوێناویە ئاڵاکەمان دەستان خۆش بێ زۆر سپاس چەپڵەیەکی قایم بۆ خۆتان لێن ئافرین وەڵا ئەی ئافرین باشە وەرە تۆ ئەمجارە شوێنتان بگۆڕن تۆ وەرە لای منەوە ئەم کچە جوانە لە گۆرانی چۆپی فەتاحتان بۆڵێم هونەرمەندی ئازیز چۆپی فەتاح فەرموو گیانگە جوانە شەرمیش دەگە وەرە پێشەوە تۆزێ وەرە پێشەوە دەی فەرموو بۆمان بڵێ دەی گوڵی جوان کام گۆرانی ئەزانی هی هونەرمەند گەران شارە دەی چاندی گەڕام لە شاران چاندی گەڕام لە شاران نامدیت کەس وەک تۆ جوان بێت نامدیت کەس وەک تۆ جوان بێت چی جۆڵانەشمی لا ناکەی جاران چۆن دابێنێوانم وا بێ جانە بایادی سەیرانەکەی ناوداران بریندارم بریندارم ئەی دەنگ خۆش چەپڵەیەکی بۆ لێن ئەوە چی یەکترن ئێوە هەمووتان هاوڕێن دایکیشتان هاوڕێیە ئەی ماشەڵڵا لە قوتابخانە باشە دەیتەمەند درێژ بن زۆر خۆشحاڵم چیتان هەیە بۆ بەرنامەی مایکە سوورەکە بەسپاس حەزەکەن بەردەوام بێ بەرنامەکەمان حەزەکی بەردەوام بێت هەموو ڕۆژێک پێشکەش بکرێت باشە زۆر سوپاستانەکەم کاتێکی خۆش و خواتان لەگەڵ بای سپافیز سڵاوتان لەبێ ساڵەتە باشی خاتون گیان باشی تۆ سەلامەتی سپاس دەکەم سپاس دەکەم بابسمە لە کاکەش بەخێر بێ کاکە سلامت بی چۆنی باشی سلامەتم سلامت بیاخوا سلامت بن خەڵکی کوێن خەڵکی بادینانی نەما خەڵکی بادینانن لە پارێزگای دووەکەوە هاتوین بەخێر بێن سپاس دەکەم سەرچاو عزیزیت خاتونگیان خۆی کاری ڕۆژنامەوانی دەکات بەڵێ بێ ویدا دەمێنم لە دەستگای ئاژانسی خانی لە دووەکەوە کار دەکەم لە سنووری قەزای شەخان و بەردەڕش و ئاکرێ ئەمش هاوسەرمە جەنابی هاوسەرمە لەگەڵم وێنەگرە ئەو وێنەگرە من پام دەی نێرە لە شتان بێت چی لەوە باشتر خۆت پێشکەشکار بیت و هاوسەرێ کامێرەمان بێ خاتێکی نەدا زۆر باشە والێتان تێکنیا ئیشەڵڵا تەمەندرێژ بن سەرکەوتوو بن زۆر زۆر خۆشحاڵ بووم واتە لە دووهۆکەوە هاتوونەتە هەولێر ئەم بەڵام ئەمڕۆ ویستمان جەوێک بگۆڕین گوتمانزانم بەخێر بێن سەر و سەرچاو مایکەکەی بینی وتی وەڵا هەر من بخۆم ناو ئیشەمە هەر حەزم لێ فەڕەکی لێدەم ڕۆشتن دوای گەڕای یاخوا بەخێر بێن سەرچاو خەڵک خۆی ترساند و بام بچم تاقیب بکەم دەستە خۆش بێت تۆ ئێستا تاقیکەرە بزانە هیچ شتێک تێە نا من ڕۆژانە کە سیر دەکەم زۆر زار لە تیکتۆکەیان هەر لە سوشال میدیا نازم چێژی لێ دەبینم بەس لەوانێ مرۆڤ ئیدی جارێک هەڵەیەک بکە لە لێدواندانێک ئەوە ناکاتەوەی کە مایکە سوورەکە بەستە هەموو ترس بێ وایە نانا ئەوە ناکاتە ئەوە ئەکید ئێمە بەرنامەکەمان تەنها بۆ خزمەتکردنی خەڵکە وە گەنجەکانمان ئەمانەوێت دڵخۆش بن پێ بکەنن خەڵات ببەنەوە زانیاریان زیاترکەین لە ڕێگەی بەرنامەکە چکە من پرسیارەکانم زیاتر زانیاری گشتێ پێم خۆشە هەمویان پڕ زانیاری بن لە شتان ساغ بێخوا دەکەم سپاس دەکەم خاتونگیان کاکەگیان تۆ شتێکی خۆشم بۆ باسی لە کاتی کارکردن والله طبعا
لە کاتی کارکردن ئیشی خۆش بەسەردێ ئیشی نەخۆش هەیە و ینی خۆشەکەی باسکەیان نەخۆشەکەی خۆشمان بۆ باسکە بەرنامەی مایکە سوورەکە واتە پێکەنین و خۆشی وەڵا خۆشەکەی ناوڵە یەکی مووقفێک ناخۆش باسەکەم ئەوە ڕۆژێکیان یاری کۆتایی یاریش کۆتایی بوو پارێزگاری دۆک ئامادە بوو لەبەر حرمەتی خاتون گوتی تەنها لێدوان بۆ ئەوادەم ینی چوینە ناو خەڵکەکە و کە تەنها لێدوانی بۆ ئەمەدا لێدوانەکەمان وەرگرت ڕیکۆردم نەکرد بوو وەرە شەڕ و هەرا مشکی لێ چەند عەسەبی بووین ئازیزانم گەڕاینەوە لەبەر ڕێزی بانگی پیرۆزی ئێوارە چاوپێکوتنەکەمان ڕاگرت دەچمەوە لای خانمگیان و کاکەگیان زۆر ببورن بەڵام لەبەر ڕێزی بانگەکەوتم با بوەستی دەست خۆش بانگی دانی پیرۆزە دەبێ ڕای بگری ئەو لە پێش هەمووانم زۆر باشە کاکەگیان بەسەراتێکی بۆ گێڕاینەوە بەسەراتەکەی ناخۆشم ئەوە بۆ ڕۆژێک پێویستمان بە لێدوانی بەرپرسێک بوو کە بە ئاسانی بەدەست نەکەوت یعنی بە زەحمەت دەستمان کەوت کە بەدەستمان کەوت و مقابلەکەمان کرد و خۆی مشەوەش کرد و قسەکانی کامل کرد کە ڕۆشتین بەخانم دووەڵا ڕیکۆردم نەکردەوە وازم ئەو وێنە گرانە لی تێدەگەن بەس بۆ من جەڵتەیەک بوو ئەوەکەمان لێ وەرگرتە یانی لێدوانەکەمان لێ وەرگرتە و زۆریش وەستانە لەوانێت 2 ساعت شتێک وەستان چاوەڕێمان کرد تا ئەومان کرد دواتر ریکۆردم نەکرد ئەمێرەکان تێدەگەن کاتێککە بەرپرسێک وەل دەگرن چەند بە ماندوو بوونە تا دەگەن پێ و تا چاوەڕێ دەکەین ئەویش ڕێکێکە لەو شتانی کەوا کامیرەمان پامنێرەکە یان ئەوەی پێشکەش دەکای ئازەکە بەڵام ئەوەی پامنێریش کامیرەمانی ئازەکە زۆر جار مەسەلەن ستانداوەکەی یەکەمە زۆر جا دووبارە دەکرد ئەو شەیە بەدڵ دەکەم حرەکەم بەدڵ هاتەمەشا دەکە وەڵی لێرە زۆر لە پێشم ناوەڵا تۆزێ لە پاشتر یعنی ڕێک هەمان حاڵەتی من ئەڵم لەچکەکەم وایە ئەو قسەیە بالەیەکە بکەین ئەوە باوا بێت یعنی زۆر زۆر لەگەڵ دەستیان خۆش بێ ستافەکەم زۆر دڵسۆزن زۆر سپاس دەکەم زۆر دڵسۆزن بەڵام خۆشم دایم ها لەگەڵ یانم ئەڵم ئەو قسێ باوانە ڕوا ئەو شتە باوانە ڕوا جلەکەم وایە لەچکەکەم وایە وەزەکە عامە حەزەکەین جوانترینەکان پێشکەشکەین ئێمە کتابی کەناڵی دیمەن بەسکار لەسەرەوەکەین جوانترین پێشکەشی بینەرەکان منەتان زیاد بێژیانەکەم لەگەڵ توش سەرکەوتوبی شەڵا کاکەگیانی خۆیەوە لە خواشتێکی زۆر باشە من سپاس دەکەم کە پشتی هاوسەر دەگری لەگەڵی کار دەکەی وای لێ دەکەی کە پێش بکەوێ ئینشەڵڵا هەموو کاتێک لە لووتکە دەیبین تاما بم پشتی دەگرم دەستە خۆش بێ ڕەبخوا لێکتان دەگەڵ ساڵە هاوسەرن وڵا 17 ساڵە 17 ساڵە ماشەڵڵا تەمەنی ماشەڵڵا مناڵیان گەورەیە بەس مناڵەکان لە پشتی کامێرن لە سوۆسیال میدیا دەرناکەم بۆ ئەوەی ئازادیان پارێزراوە ئەوە ڕێی شەخسی خۆتانە هەندێک کەس حەزەکات دەربکەوێت تا 18 ساڵ خۆیان بڕیار بدەن چکە سۆشیال میدیا دنیایەکی زۆر گەورەیە هەموو کەس ناتوانێت لی دەرکەوێ بەباشی دەمێ بە 18 ساڵ ئەو کاتە حەزیان لێ بوو دەتوان بڕیار بدەن کە ئادایانەوەی لە سۆشیال میدیا دەرکەونیان دەستان خۆش بێ بڕیارێکی زۆر دروستە لە شتان ساغ بێ لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنن بەخوام ئەوەندەی لە کارین زۆر مشکمان زۆر سەرقاڵە ئەوەیە لەوە زۆر جار ئاسانیش بێ باشی بەگشتی باش بە تایبەتی ئەگەر مەسەن ئاینی من زۆر ئاینی بێ ئێمە پرسیارێکی جوگرافیاییمان حازرە باشن لە جوگرافیایە وڵام پشتم بەو گەرم کردی بەس دەی هاوتارینانم قابلە ئێوە لە دووهۆکەوە هاتوون ئەو خاتونە جوانە و ئەو کاکە بەڕێزیکردمان لە بەرنامەکەر ئەوە گرنگ بوو چاومان بە تۆ کەوت و ترسمان لە مایکە سوورەکە شکاوە مایکە سوورەکە ترسناک بوو نابخوا کاکە ترسناک نیە وەڵڵا چی ترسناکی چی مەبەستم لەوەیە ئەوەی تر ئەگەر پرسیارەکە نەکەی ئەکید ناهێڵم لە بەرنامەکەی من بێ خەڵات بڕۆن تو خۆت خەڵاتی بۆ ئێمە سپاس دەکەم گیانەکەم ئێوە باشترین کەسن کە چاوپێکەوتم لەگەڵا کرد بێ زۆر خۆشحاڵم گەورن لە لای من بەرنامەکەمتان جوانتر کردووە سپاسدانەکەم پرسیارەکەمان ئەوەیە زۆرترین فراوانی زەوی چ شتێک داگیری کردووە تۆ دەڵێ ئاو دەست خۆش وەڵامەکە ڕاستە خەڵاتێکم پێبەن فەرمونون ئەوە خەڵاتی ئەلیسپۆنە زۆر سپاس بۆ بەڕێستان دابینیان کردو بۆ بەرنامەی مایکەسوورەکە دەبێ بێدەم بۆ کایچیەکە ئەیژە یادەوە بۆ تۆ ئێستا حکم بەدەستی خۆمانە کاکە وەزارەت داخلیەتەوە ئای چۆن تەواو وەزیری ناوخۆی خۆمان دەی لە شتان ساغ بە زۆر خۆشحاڵ سپاس دەکەم ئەرکتان کێشە زۆر خۆشحاڵ بووم بەخێر سەر و سەرچاو سپاسدان کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس
ئازیزانم بەم شێوەیە هاتیینە کۆتایی بەرنامەی ئەم شەوی مایکە سوورەکە بۆ هیوایان بەدڵیەوەی ئازیز و خۆشەویست بێ لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی سپۆنسەرەکانمان بکەم غەریب بەزاز بۆ دابینکردنی جلوبەرگی من هەروەها ئەسعەد خەیات کە ئەرکی دوورینی جلەکانی گرتوتە ئەستۆ سوپاسێکم و دەستی خۆش بێ هەروەها دەمەوێت سوپاسی سپۆنسەرە سەرەکیەکانمان بکەم هی بەرنامەکەمان کە خەڵاتەکانیان دابین کردووە چەرەساتی ئەسفەهان کە لە دووسایدی بەختیاریە سەردانیان بکەن و لە کوالێتی دڵنیابن ئەو مایکە سوورەکە باسی کردووە عنی تەواوە هەروەها ئەلیسفۆن کە دوکانی لە ئیسکان تاوەرە دوکانی مۆبایل و بابەتی ئەلکترۆنیان هەیە سەردانیان بکەن بۆ هیوایم کە جێگەی ڕەزامەندی ئێوە ببێت و تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم هەر شاد بن و خواتان لەگەڵ